سڵاوتان لێبێت هیوام وایە ڕۆژێکی خۆشتان بەسەر بردەبێت ئێوارە 24 بە کۆمەڵێک بابەتی تر کە هەندێکیان تایبەتن بە مانگی ڕەمەزان لەگەڵتانە. کاسبکارێکی زاخۆ بێگوێدانە گەرما و سەرما زیاتر لە 35 ساڵە بە عارەبانەکەی بژێوی ژیانی دابین دەکات. سینەماکارانی کان ئەو درێسە دەپۆشن کە کوردێک دیزاینی کردووە. لە بەیروت 28 ژن بە ئۆتۆمبیلی کۆن پێشبڕکێ دەکەن. دەچینە زاخۆ لەوێ هاوڵاتیەک دەناسین ڕۆژانە بە زمانی ڕۆژە و لە کەشێکی گەرمدا دەچێتە ناو بازاڕی زاخۆ تاکو کەلوپەلی خەڵکی بگوازێتەوە. ئەمە چیرۆکی هاوڵاتیەکە کە تەمەنی 50 ساڵە ڕۆژانە لە بەیانیەوە تا ئێوارە لە ناو بازاڕی زاخۆ شتومەکی خەڵکی دەگوازێتەوە. هەروەک خۆشی دەڵێت زیاتر لە 35 ساڵە پیشەی حەمالیکردن بۆتە پیشەی سەرەکی ژیانی ئەو بۆ دابینکردنی بژێوی ژیان بۆ خۆی و خێزانەکەی. ئەگەر بێت و هەر ڕۆژێکیش بە هەر هۆکارێک نتوانێت بچێتە ئیش ئەوا لەوانەیە خێزانەکەی کە لە خۆی و هاوژین و شەش منداڵەکەی پێکدێت نانی ئێوارەی ئەو ڕۆژەیان نەبێت. أبد 25 سال بشولي كم أس مجبور أس بخواب بشولي بكم رمضان بدنا رمضان بس مجبور بخواب بشولي بس سر وجنا ما خد أس واسطة مش بخواس مجبور زيانا من السر فيها بقى بكسي هبالي مش بقى بالزاق خدي نينا أصحاب أس حمال الزاق قديم أي قديكم والحمد لله بس إذا عيال أخواتكم ها بد رمضان بدنا رمضان بدنا مجبور أسهر بخد ساعة ساعات إنها بالهاج بتلزم ساشر حتى ساعة الشاش أس مجبور وأس بما خذ أبشو أنا مجبور مكان كيف خذ شو أبس هكاش نايم أشوري كاسنا كنا تحيالي وفي رمضان بتجي على كل حال شو بتجي اللي بيتربي أشباري بتجي رمضان شو لها بس باي رمضان شو بتجي زعيم بتابوان فتاره شول بکن دا ایواری اداره خوابه بکن دا اداره خوابه بکن که مجبوریه اگه از سبی که ندارم به مشولی با ایواری فتاره نام از مجبوره مانگی ڕەمەزان کەشێکی زۆر تایبەت بەخۆی هەیە بە تایبەتی شەوانی ڕەمەزان. دوای بەربانگ خەڵکان وزەیەکی زۆریان کۆ کردوتەوە و دەیانەوێت ئەم وزەیە سەرف بکەن ئیتر با چوونە سەیرانگاکان بێت یاخود بازاڕەکان یاخ شوێنە گشتیەکان. دەچینە هەڵەبجە لە شەوی یەکەمەوە تا ئێستا خەڵکانێکی زۆر دوای بەربانگ دەچنە شوێنە گشتیەکان. سەیرانگای چاوگەشتێکێکە لەو سەیرانگانەی کا خەڵکان سەردانێکی زۆری دەکەن دوای بەربانگ و کاتێکی خۆش لەوێ بەسەر دەبن. لە سەیرانگای چاوگی باوە کۆچێکی پێڵەن شوێنێکی هادئە شوێنێکی خۆشە سەیرانگایەکی بەناوبانگە بەڵەن ئێرە سروشتی ئاوەکەی جوانی سروشتەکەی وەهێمنی شوێنەکە شەوانە خەڵکی هەڵەبجە زیاتر بە تایبەت خەڵکی ناوشاری هەڵەبجە بەشێکی زۆری سەردانی ئێرە دەکا.
سەیرانگای چاوک بە حکمی نزیکەکەی لە شاری هەڵەبجەوە و سەیرانگایەک و شوێنێکی خۆشی گەشتیاریە و بەتوانم بڵێم لە ناوچەکانی کەش ئەم شوێنە گەشتیاری خۆشەی نییە ینی بەزدی ئەم شوێن و ئەم سەیرانگای گەشتیارێکە لێرە هەیە توانم لە شارەکانی کە تەسەوەر ناکەم شوێنێکی ئاوا نزیک بێت لە شار و لە ئاوەدانی و ئاوا شوێنێکی نزیک هەبێ و بۆ شوێنێکی خۆشی و خەڵ بۆ کەشێکی تایبەت و جیاوازە لەوەی کە لە ناوماڵ و لە شارەدانیشی لێرە ئەو هەوایەکی فێن و ئەو هەوایەکی جوانی هەیە لێرەش کۆمەڵێک ئافتریا و لێرە سادەمەنی خانە و ینی شیرینی ئەو شتانەی لێیە خەڵکیە کاتێکی خۆش لێرە بەسەرەبا جیاوازە لە شوێنەکانی کەوتە جیاوازە لەو شوێنانی کە ڕۆژانە بەری ئەەکەین لە ئافتریا و لە ناوشار و لەو جەنجاڵی ناوشار ئێرە شوێنێکی خۆش و کەشێکی تایبەت و ئەو هەوایەکی فێنک و خۆشی هەیە. بێگومان زۆر جار هەبووە کاتێک لە هونەرمەندان دەپرسین لە کەی یاخود لە چ سەردەمێکەوە خولیای کاری هونەریان هەبووە زۆرێک لە وەڵامەکان باسیەوە دەکەن کە لە سەردەمی مناڵیەوە ئەو خولیایان هەبووە یاخود حەزێکی مناڵی بووە. لێوەرە 24 ئەم ڕۆژدا سینەماکاری بەتوانە هونەرمەند ناسر حەسەن باسی ئەزموونی هونەری خۆی دەکات بۆمان هەروە باسی کۆمەڵێک بەسەرهاتی کاتی مناڵی خۆمان بۆ دەگەیڕێتەوە بەس لەوەش دەکات کە چۆن ئەو کات لەگەڵ دایک و لەگەڵ ژنانی گەڕاک کۆ دەبوونەوە و دەچوونە سینەما تاکو فیلمێک ببینن. كون كمنال بوين يعني لبنجا كان أشونا سينما يعني بخيزانة بكوملا بقركة بجروبيا كي جورا أشونا سينما إما من دال بوين إنجا دايكم برحمة بزور يعني هبتانا دبي بتشيت السينما يعني جن جارانا شو بو سينما بو خويت السينما فيلم بينه إنجا دراوسيا كان أباتن أبرتا كان وانا عبايل سربو إما صقك مان هبو صقك دي لقل مانا يعني لقل دايك ما بو هرجي قايك بروا دقل روات بازار أوام ميوان صقك لقل مانا هات بو سينما بدوا مانا هات وتمان دا وتشون يبين جورا وتينا يصير نزيك سينما كابو بانجي كرت شو جير عباكا صقك شون تكت مان بري أوا لسر قالدر مكا ديار بوقاشي صقك بياوكا هات وتي أو دايك جعفر أو تشيا كي أو صقت شيا وتي بابا صقكا خو هارو هاجي نكردوا أجر دانشتوا أو خلقة وسيري في مكاي كرب طبيعي أجر نا دري أكيد والله شون في مكادا سبيكر إن جا صقكا حبيني هر ساعات لقل جولايك شتيك لسر شاشكا بيه تقا بيه خلقك مش شبلا إذا بو صقكا يعني أو براسي بابلين يعني أكثر تابو بوي ما كمنال بوين كحزل السينما بكين حزل هنر بكين يا رنجة موسيقى فيلم يك حزل بكين مي مني نذكر دوا زياتر كهول بدم بتشم لبغا لهر يك بيمانجا بو لعراق لبغا بو بتشم السينما بخين مواب وكو دراما من يكم دراما خوب كردم يعني وكو درهنار درامي لا تو خزال بو لا شاري هولير كردم يكم دراما بو ك لسر است عراق برهم بينريت بكاميري هالجيراو كاميري فيديو بابلين هشتا بيشو سينما بو وبتشي تدروي استوديو
و ئێستا خەریکی فیلمێکن بە ناوی گەشتی نەمران فیلمێکە ئەمریکی کوردی هاوبەشە هونەرمەندی کورد و ئاشووری و مەسیحی و عێراقی و ئۆڕۆپی ئەمریکی بەشداری لەوە پرۆژەیە مەجموعەیەکی گەنجن من سەرپەرشتی شەکاکەم وەکو بەڕێوەبەری بەرهەم و کارکتەرێکیشم هەیە بەشێکم هەیە وەکو ئەکتەر من بەڕاستی یعنی تەوجی منداڵم نەدەکرد دەبێت بیتە هونەرمەند ئەوە زۆر غەڵەتە تۆ بەجێ بێلە با خۆی وەزع ببینێ حاڵەتەکە ببینێ خۆی هەڵبژێرێ بێتە هونەرمەند بێتە شتێکتر بچێ دراسەیەک بخێنێتەوە شتێکی تایبەت بی ئەندازیاری بی غێری ئەوانە یعنی نابێ ئێمە جواری کەین یا بیخێنە دوایی ئەگەر هاتە سەر ڕێگا ئێمە هاوکاری ئەەکەین بەڵێ من کوڕمی بان دەرچوو کۆلیجی نەرە جوانەکانی سینەمایە ینی مخرجی سینەمایە هەروەها یەکێ لە کچەکانمیش شیلان دەرچووی بەکەلۆرەسی لە تەلەڤیزیۆن هەروەها کچم تارە لە پەرلەمانە پەرلەمانی کوردستان وە دەمێکەوە نەگرە و دەرهێنەرە و مۆنتێرە زۆرن ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە و دووچاری کێشەی بەڕۆژووبوون دەبن لە مانگی ڕەمەزاندا. بۆ ئەم مەبەستەش دکتۆر عومەر ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەنا و باسی کۆمەڵێک ڕێنمای پێویستمان بۆ دەکات کا تایبەتن بەو نەخۆشیە. نەخۆشەکانی دڵ جۆری زۆرە ئەوەی کە زۆر باوە لە تەمەنی گەورە لە تەمەنی پاشی 18 ساڵ ڕقبوونی خوێنبەرەکانی دڵە. ڕقبوونی خوێنبەرەکانی دڵواتە تەسەڵب و شەڕاین چییە؟ کاتێک ڕووەدا کە خوێنی پێویست ناگاتە شانەکانی دڵ. چەند حاڵەتێک دروست دەکات لەوانە کە تووشبوونە بە سنگێشە یان سنگ کوژە. ئەوی چەند جۆرێکی هەیە جۆرێکمانەیە کە جێگیرە و جۆری ناجێگیریشمانەیە. جۆرە ناجێگیرەکە بە زۆری بەجەڵتەی دڵ دێن. تاوان سەبارەت بە ڕێنمایەکان لە مانگی ڕەمەزانە ئەو پرسیارانەی کە زۆر ڕوبەڕووی ئەمە دەبێتەوە جۆری خواردنەکانە. خواردنەکان ڕێنمایی ئەمە بۆ نەخۆش لە ڕەمەزان و کاتی تریش غەیرە ڕەمەزانیش هەمان ڕێنمایە. کەمتر خواردنە چەورەکانە وە خواردنە شۆرەکانە واتە کەم خواردنی خوێیەکان. پرسیاری تر کە زۆر ڕوبەڕوومانە بێتەوە چ نەخۆشیێک ئەتوانێت بە ڕۆژوو بێ و کێ بە ڕۆژوو نەبێ. ڕێنمایی ئەمە بۆ ئەو نەخۆشانەی کە سنگکوژەیان هەیە سنگکوژەی ناجێگیر ئەوەیە کە بە ڕۆژوو نەبن. ئەو کەسانەی کە نەشتەرگەریان کردووە بۆ خوێنبەرەکانی دڵیان بە تایبەتی لە ماوەی 6 مانگە هەروەها ڕێنمایی ئەمەش بۆ ئەو کەسانە ئەوەیە دیسان بە ڕۆژوو نەبن. چونکە لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی لەو وەرزانەی کە ئێستا ڕوو لە وەرزی گەرما دەکەین ئینسان تووشی عارەقبوونێکی زۆر دەبێ خوێنەکەی خەست دەبێتەوە. خەستبوونی خوێنیش یەکێکە لە هۆکارەکانی گیرانی خوێنبەرەکانی دڵ و تووشبوون بە ڕقبوونی دەمارەکانی دڵ و تووشبوون بە جەڵتەی دڵ. خواردنە چەورەکان خواردنی خوێیەکان دوای شکاندنی ڕۆژوو تەمەنەوە لە هەموو بارێکدا ئێمە ڕێنمایانمان بۆیان ئەوەیە کە خواردنی چەور و خواردنی شۆر نەخۆن و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە و ڕێنمایی تریش ئەوەیە کە خواردنەوەیکی زۆری شلەمەنیەکان بە تایبەتی ئاو هەروەها خواردنێکی زۆری سەوزە و میوەکان چونکە سەوزە و میوەکان ڕێژەیەکی باشی ئاویان تێدایە ڕێژەیەکی باشی کانزاکانیشیان تێدایە. لە کوردستان لەم دواییەدا کاری دیزاینکردن و فاشیۆن باو بووە. گەنجێکی کوردیش نزیکەی 7 ساڵە خۆی بە کاری دیزاینکردن و فاشیۆنەوە سەرقال کردووە. ئەو ڕۆژانە بە هێلکاری جۆرا و جۆر سکێچی فاشیۆن دەنەخشێنێت. بەڵام ئەوەی جێگەی زۆر سەرنجە لەسەر ئەم گەنجە کووردە سینەماکارانی فستیڤاڵی کان ئەو درێسانەی کە لە بەریان کردبوو با دەستی ئەم گەنجە کووردە دیزاین کراون. هەروەها ئەم گەنجە کووردە باس لەوەش دەکات کە دەیەوێت وەکو دیزاینەرێکی کورد
بگاتە جیهان و بسەلمێنێت کە کوردستانیش خاوەنکاری خۆیەتی و کولتور و فەرهەنگێکی زۆر تایبەت بەخۆی هەیە. من نام ڕێکار کاوەیە، دانیشتووی شاری سلێمانیم. نزیکەی 7 ساڵ لەمەوبەر دەستم کرد بە کاری دیزاین و بیرم کردەوە لەوەی کە کارێ بکەم لەم بوارەیە بێت. ئەندازێری تەلارسازیم تەواو کردووە کە ئەویش بەشێکە لە دیزاین و لە دیزاینکردن، بەڵام وەکو بواری فاشن و دیزاینکردنی جلوبەرگەوە خولیای خۆم بووە، هەر لە مناڵیەوە حەزم لێ کردو و بە دوایە چووم و لەسەری خوێنومە تا لە ڕێگەی سکێچکردنەوە دەستم پێ کرد، پاشان لە ڕێگەی ئیلوستریشنەوە کە ئەوە کارێکی تازە بوو بۆ ئێمە. دوای ئەوە هەوڵمما ئۆردەر وەربگرم، کار بۆ خەڵکی بکەم لە شوێنێکی وەکو کوردستانەوە یاخود لە کە وەکو دیزاینەرێکی کورد دەست پێەکەیت. بێگومان ئەوە خەونی هەموو کەسێکە کە تەنها لە بابەتی لۆکاڵی دەربچێت ببێت بە کەسێکی ئینتەرناشناڵی یاخود کەسێک بێت کە تۆ لە هەموو پارچەیەکی دنیا تۆ بناسن. ئەوە خەونێکە نەک تەنها بۆ من بەڵکو خەونی هەموو دیزاینەرێکە یاخود هەموو کەسێکە کە بێوێت گەشە بە کارەکەی بات و بەرەو پێش بچێت. و پەیوەندیکردنیان بە منەوە بۆ ئەوەی کە کەسێک بۆ فلیمێکی کوردی کە لە فستیڤاڵی کانە بەشداری کردووە، تەبعانەوە خۆی لە خۆیان گەورەی یەکە و هەروەها ئەو ئەکتەرێک کە پەیوەندی بە منەوە کرد کە ویستویەتی دیزاینەرێکی کورد ئەو کاری بۆ بکایە خود درێسێک بپۆشێت کە دیزاینەرێکی کورد بۆی کردەوە بە ناوی کوردەوە بڕاتە سەرفەرشی سوور لە فەڕەنسا. تەوان هەموو دیزاینەرێک یاخود هەر کەسێک بێوێت کار بکات ئەبێت بیر لەوەش بکاتەوە کە چۆن بەرەو پێش بچێت و چۆن لە داهاتووە کارەکەی وا بکا بە شێوەیە کە لە دوای خۆشی تەنانەت ناوەکەی بمێنێتەوە. هەروەها دیزایانی جلوبەرگیش کە تۆ ئەیکەیت تەنها لەو قاڵبەیە نامێنێتەوە، بەڵکو ئەبێت زیاتریش بەرەو پێش بچێت و زیاتریش کار لەسەر ئەوە بکەیت کە تۆ هەوڵ بەی ناوێک بۆ خۆت دابین بکەیت کە هەر لەوەی کە تۆ درێسێک بکەیت بۆ هەر شوێنێک لە شوێنێک بێت تۆ لۆگۆیەکی خۆتی پێوە بێت کە تۆ ئەو دەلالەت و نیشان لە ناوەکەی تۆ بکات کە ئەما تۆ دیزاینەرێکیت بە ناوی کوردەوە و لە کۆتاییە تۆ ناوی کوردیش بەرەو پێش ئەخەی لەو بوارەیە کە تۆ دیزاینەرێکی بە ناوی کوردەوە. بەهۆی شەڕی داعشەوە ئاوارەیەکی زۆر ڕوویان کردە کوردستانی باشوور و کۆمەڵێک کەمپی تایبەتیش بۆ ئەم ئاوارانە دروست کران. کەمپی خازریش یەکێکە لەو کەمپانە. دەستگای خێرخوازی بارزانی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقی کۆمەڵێک هاوکاری و پێداویستیان بەسەر ئاوارەکانی ئەم کەمپەدا دابەش کرد. جێگەی داخە ئەم کەمپە نزیکەی 2 مانگ بوو هیچ هاوکاریەک بەسەر ئاوارەکانی دادابش نەکرابوو. بەڵام جێگەی دڵخۆشیە کە مانگی ڕەمەزان هەمیشە مانگێکی پڕخێر و بەرەکەتە بۆ هەموو لایەک و بەبێ جیاوازی. زۆرێک لە دەستگا خێرخوازیەکان لە لایەنەکانی پەیوەندیدار کەسانی خێرخواز هەڵدەستن بە دابشکردنی هاوکاری بەسەر کەسانی کەم دەرامەت و ئاوارە. هیوام وایە لە مانگەکانی تریشدا ئەم هەڵمەتە خێرخوازیانە بەردەوامیان هەبێت.
نحن من أهل المخيم مخيم الخازر من أهل الموصل. ئێمە خەڵکی مووسڵین نزیکەی ساڵ و نیوێک کە ئاوارەین و لە کەمپی خازر دەژین. سوپاس بۆ خوا تا ڕادەیەک باشە. سوپاسی دەستگای خێرخوازی بارزانی دەکەین بۆ ئەو پێداویستیانەی کە بەردەوام بە ئێمەی دەبەخشن. نشكر منظمة البرزاني على المساعدات اللي يقدموا لنا واللي يسهلوا لنا. ڕێکخراوە خێرمەندەکان خێرخوازان ئێستا زۆر بە کەمی ڕوو لە کەمپەکان دەکەن خەڵکێکەش لەناو کەمپەکان خۆتان دەزان هەموو محتاجن هەموو ئەوانن ئەوانەی کە بێ خانوون لە مووسڵ بێ دەرامەتن بێ پیاون ئەرمەلەنە بێوەژن ئەوانن لە کەمپەکان کەتینە بێ دایک و بابن ئەوانە هەموو چاویان لە دەستی ڕێکخراوەکانە ڕێکخراوی خێرخوازی خێرەمەندان هەموو ئەو کەسانە خۆشان دەزان ئێستا مانگی ڕەمەزانە هەموو ئەو خەڵکە چاوی لە دەرگای ئەو خەڵکەیە کە ڕوو لە کەمپەکان بکەن هاوکاریان لۆ بینن. زۆرجار دەبینین لە سوچە جیاوازەکانی جیهان پێشبڕکەی سەیر و سەمەرەوە جیاواز ئەنجام دەدرێت. ئەمجارێش کۆمەڵێک ئافرەت هاتوون کە شوفێرن و توانایەکی باشیان هەیە لە شوفێریدا لە وڵاتانی وەکو فەڕەنسا، چین و جەزائیر و هەروە بریتانیا لە بەیروتی پایتەختی لوبنان ئەو ئافرەتانە کۆبوونەتەوە و بە ئۆتۆمبیلی مۆدێل کۆن دەیانەوێت گەشتێک بە ناوچە جیاجیەکانی ئەم وڵاتەدا بکەن. لە بەیروتی لوبنان ئەم ئافرەتانە بەو ئۆتۆمبیلانە دەکەونە پێشبڕکێ. 28 شۆفێری ژن کە خەڵکی وڵاتانی فەڕەنسا، بەریتانیا، چین و جەزایریشی تێدا بوو بەشداریان کرد لە پێشبڕکەی دیزگراسیس کە دوو ڕۆژی خایاند و لە بەیروتی پایتەختی لوبنان ئەنجام درا. پێشبڕکێکاران لە یانەیەکی تایبەت و ئۆتۆمبیل کە دەکەوێتە سەرکەناری دەریا لە شاری لیسلیگ لە باکووری بەیروت لە ڕۆژی شەممە بەڕێکەوتن و گەشتێکیان بە ناوچە جیاوازەکانی وڵاتدا کرد لەو پەڕی ڕۆژهەڵات لە ناوچەی بیقای هاوسنور لەگەڵ سووریا شتێپەڕین. شەهرەزاد ڕزقی ڕێخەری پێشبڕکێکە دەڵێت ئەو لە دوای بەشداریکردن لە پێشبڕکێکی هاوشێوە لە سویسرا ویستویەتی ئەم ئەزمونە لە وڵاتەکەی خۆی دووبارە بکاتەوە. ئیزابێلا لابرۆس بەشدار بوو لە پێشبڕکێکە کە یەکەمین جار بوو گەشتی لوبنان بکات دەڵێت بیرۆکەیەکی چاکە کە ئەو جۆرە پێشبڕکیانە لە وڵاتە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست ڕێک بخرێن. لە دوای جێشتنی کیسلیک ئۆتۆمبیلەکان بەژێر تیشکی خۆر و لە یەکێک لە بەندەرە کۆنەکانی ناوچەی جوبێل دەوەستێنرێن. زۆر دڵخۆشم کە بەشداری لەو پێشبڕکەیە دەکەم بەڕاستی سەحراویە. لۆرا بەوڵی بەشداربوویەکی دیکەیە و یەکەم جارە دەچێتە لوبنان بە خۆشحاڵیەوە دەڵێت ئەوە زۆر سەرنجڕاکێشە بۆ ئۆتۆمبیلە کۆن و جوانانە ڕۆژێک لەگەڵ ژنانی سەرجەم جیهان بەسەر ببیت. کیلۆمەتری یەکەممان زۆر خۆش بوو تا ڕێگەکەمان ون کرد بەڵام لە جیاتی ئاماژەکانی هاتوچۆ تەنیا خەڵکی لوبنانمان دەستکەوت کە ڕێگەکانیان نیشانداین. ئەنجامدانی ئەم جۆرە پێشبڕچیانە لە دوای کۆتایەتنی کەش و هەوای هەڵبژاردننی پەرلەمانی لوبنانە کە تێیدا میلیشیاکانی حیزبوڵای لوبنانی و هاوپەیمانەکانی زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی ئەو وڵاتەیان بردووەتەوە. لوبنان بە یەکێک لە وڵاتانەدا دەنرێت کە داهاتی گەشت و گوزار یەکێکە لە سەرمایە نیشتیمانیەکانی. بڕگە و بابەتەکانی ئەم ئەڵقەیشمان بینی تا ئێوارەیەکی تر و کۆمەڵێک بابەتی تری سەرنجڕاکێش خواتان لەگەڵ.